بڵاو ئەمڕۆ باسی بابەتێکی بڵاو و گرنگ دەکەین لە ناو گەنجان ئەوش بابەتی پچڕانی ڕیبات سەلیبی ئەمامی یاخود بەستەری پێشەوەی چۆک یا بە کورتکراوەی ACL. ڕیبات سەلیبی ئەمامی بریتە لەو بەستەرەی کە ئێسچی ڕان بە ئێسچی قاز دەبەستێتەوە و بەرپرسە لە جێگیری جونگەی چۆک لە ڕووی پێشەوە. ئەوش لە بۆ جیاکردنەوەیتی لە ڕیبات سەلیبی پشتەوە، چونکە ئەوێ ڕیبات سەلیبی پشتە و تەنیشتەکانیشمانەیە کە کەمتر تووشی پێکان دەبن. ئەم بابەتە بڵاوە لە نێو گەنجان تایبەتی لە وەرزشوانان و بە تایبەتریش لە ناو وەرزشوانانی تۆپی پێ یاخود باسکە کە لە وڵاتەکانی دیکە باوە بە نزیکەی 200,000 حاڵەتی پێکانی جونگەی چۆک و ڕیبات سەلیبی ئەمامی هەیە لە وڵاتێکی وەکو ئەمریکا ساڵانە. ئەم ڕیباتە چۆن بریندار دەبێت لە کاتی نوشتانەوە و سوڕاندنی چۆک تووشی پێکان دەبێت کە لەوانەیە پێکانەکە بە تەواوی تووشی پچڕان بێ یاخود بە شێوەیەکی ناتەواو تەنیا چەند فایبەرێکی بریندار بێ و هەندێک جار پچڕانی ڕیباتەکانی دیکەی چۆکشی لەگەڵدا یاخود تەقینی کرکراگەشی لەگەڵدایە. نیشانەکانی بریتە لە ژان ئەستور بوون و هەروەها لە دەستدانی جوڵا ئەو کاتە نەخۆشەکە لە کاتی یاریکردن ناتوانێت بەردەوام بێ لە یاری بە حکمی ئەوەی کە ژانێکی زۆری دەبێت و دواتریش تووشی ناجێگیری جونگەکە یاخود فەلبوون دەبێت. دەستنیشانکردنی ئەم حاڵەتە بە دوای قسەکردن لەگەڵ نەخۆش بریتی دەبێت لە پشکنین بەدەست کە نەخۆشەکە فەحز دەکرێت هەست دەکەین جونگەکەی شلە لە بۆ پێشەوە زیاتر دێ و دواتریش پشکنین بە تیشی لە بۆ دەکەین. پشکنین بە تیشک تەمان گرنگترین ڕێگا لە بۆ تەشخیصکردنی ئەو حاڵەتە بریتە لە پشکنین بە ڕەنینی موگناتیسی MRI. دوای ئەوەی کە نەخۆشەکە دەستنیشان کرا کە ڕیبات سەلیبەکەی پساوە بە تەواوی یاخود بە ناتەواوی یاخود کرکراگەکەی لەگەڵ تەقیوەیاننا ئەو کات ڕێگاکانی چارەسەرکردن دیاری دەکرێن. تەمان ڕێگاکانی چارەسەرکردن دەکرێت لە هەندێک حاڵەت کە پچڕانەکە ناتەواو بێ و نەخۆشەکەش توانای ئەوەی هەبێت کە وەرزشی بە مەزبوطی بکە دەکرێت بە بەرنمەیەکی تۆکمەی وەرزشی نەخۆشەکە چارەسەر بکرێت بە بێنەشتەگەری. بەڵام لە حاڵەتێک کە بە تەواوی پچرابێ یاخود کە ڕیباتەکانی دیکەشی لەگەڵ پسابێ یاخود تەقینی کرکراگە و شکانی لەگەڵ بێ ئەو کات دەبێت بە نەشتەرگەری ڕیباتی دیکەی لە بۆ دابنینەوە تاکو بگەڕێتەوە حاڵەتی پێش پێکانەکەی. تەمان باشترین ڕێگا لە بۆ چارەسەرکردنی ئەو حاڵەتە بریتە لە خۆپارێزی باشترە لە چارەسەرکردن ئەویش بە ئەحما خۆگەرمکردنێکی مەزبوط بەر لە کاتی یاریکردنەکان هەروە تەکنیکی دروستی خۆبازدان و دابەزین و هەروەها تونکردنەوەی ماسوولکەکانی دەوروبەری چۆک بە هیوایەتی دروستی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی